شلونن؟ حالتان شلونه؟ باش لها متانا بس ما حالتان شلونه؟ داني شو داني؟ ايه ده يلا تشيكن والله أو لا يجيبوا كرين كلاون أمرو لهلبجة دا خندنجي بنارتي فستیڤالێک شێوە فستیڤالێکیان ئەنجام داوە بۆ زیندووکردنەوەی یاریە کوردەواری و کللتوریەکان کە لە جیلەکانی پێش ئەم خوێندکارانەیە ئەم یاریانە کراون و ئێستا تا ڕادەیەک بەرەو کاڵبوونەوە ڕۆشتون کۆمەڵێک یاری جیاواز بە خوێندکارەکان ئەکەن و فێریان ئەکەن ونمونە لێرە یا خەتخەتێنە لەوەیە کڵاوێنە فیکلانکۆیە با من بسمەلایەم کچە جوانانە کچەکان چۆنن؟ ئەحواڵتان چۆنە؟ ئەمە چی یاریەکە چۆنەیکەن؟ والله یاری خەتخەتێنە چەند قۆناغێکی هەیە لەیەکەوە تا 5 بە بەر دەکرێ ئیتر ئەی پێشتر کردوتە تۆ ئەم یاریە؟ بەڵێ کردومە لە کۆڵان ئەیکەن بەیەکەوە لەگەڵ جارێکی تریشەکەن لە کۆڵان وەڵایی ڕاوڕایەنەکەین هەڵماقۆ ئەەکەین چاوشارکی ئەەکەین چەند یاریەکەین تر زۆرن یاریەکە تۆ هەستە پێم بڵێ ئەحواڵە چۆنە؟ هەڵا باشم خۆش بی خۆشم یاریە بەلاتەوە ئەرەوەڵا یارێکی کۆنە خۆشە باشە ئێمە وەختی خۆیەمان کرد زۆرم یاریانەمانە کرای با دوشتیوانە بوو اینجا هەرم یاریانەمانە کرد ئێوە ئێستا چیەکەن؟ وەڵای ئێمە ڕۆژان کاتی بین بۆ لایەک خەتخەتێنەکەین هەڵماق و مورمورێن تر ئاوا چەند یاریەکە ئەیکەین بەیەکەوە باشە ئای پا دوشتیەوە بەکارهێنن؟ وەڵای کەم ئەرەوەڵا باشە دەستان خۆش بێ لەوێ مەجموعەیە کوردانیشتون کڵاوێنەکەم با بڕۆم بۆ لایەن کوڕینە چۆنن؟ حاڵتان چۆنە؟ باش لە هەمووتانە بسم حاڵتان چۆنە؟ دانیشە دانی ده يلا تشيكن والله أو لا يجيبوا كرين كلاون ايه شلونك ريك كلاون؟ والله أجر لجيريا بي أجر بزاني لجيريا بي علي يقول أجر نزاني لجيريا نبي نال يقول الله قد ايه أجر بزاني لجيرياتي بلا يقولوا لجيريا بي دخل سجن أما تشي أشار نوادي ئەمە شێوازێک ئاواکەیت ئەگەر بۆ لێرە دایانی ئێستا تۆ بیشارە بزان من ئەیزانم یێڵە بامانە ڕێکەین دەی خێرا تۆ هیچ ئەزانی سەبارەت ئەم یاریە پێشتر کردووە؟ ئێمە یارێکی لە یارێکی کۆنە لە باوبا پیرانمەمانەوەتە کڵاوێن یارێکە بۆن منە لیرەیەک و پێەیە تۆ لیرەکەگەیتە ژێر ئەمەوە ئەگەیتە ژێر ئەمە و دوایکشە ئاواکەی بۆی بزانن دەستەکەی بەژێر هەرەمیانە ئاواکەی لەبەرەوەی نەزان لە کامایە دوایکە ئەم بۆن منە ئەمەڵێ ئەڵێ قت ئەوە دوانیان ڕۆی ئەگەر ئەمەیان وتی ئەگەر ئەمەشان وتی قت ئەوە چیانیان ڕۆی ئەگەر ئەمان کۆیەک دەخێت چۆن ئەبێ چۆن گوڵمانە بێ ئەگەر ئەم شتە ئەگەر لیرەکە لە ژێر کڵاوەکان نبوو ئەو وتی قت ئەدۆڕێت دوو گوڵیشیان هەیە ئەگەر یەکجار لیرەکە لەناو ئەمان نەبوو ئەگەر ئەوتی گوڵ ئەو یەک گوڵیان ئەڕوا ئەگەر جارێک تر لەناو ئەمان نەبوو وتی گوڵ ئەو گوڵەکە تریشانە باش ئێستا من تۆ شارتەوە؟ خێرا درەنگە پێشتر کردووتە ئەم یاریە؟ وەڵای من هەر لێرە فێر بووم هەتا ئێستا نەم کردووە بوون بە دوو گروپەوە؟ ئێمە 3 نەفەر ئەوانی 3 نەفەرن کامتان لە پێش بوو پێشەوەی من بێن کامتان پێشەوەی ئەمان بێن ئێمە دووسە بەسەونەوە لەوامان مردووە ئێستا من ئەگەر بیبەمەوە خاڵ بۆ کێ نووسرێ؟ خاڵ بۆ منە نووسێ هەر بۆ خۆم باشە ئەمە گوڵێک چی بوو تۆشین و کرد دەیتەوە وەڵا دۆڕاندمان خەتای تۆ وەڵای بە دۆڕاندنەیەم قەینا دەستان خۆش بێ کۆمەڵێک یاری دیکەمان هەیە لەولاوە هەڵماتێن و مورمورێن و تەلوتایە و ئەم شتانە کە لە سەردەمی ئێمەیە هەبوو لە ئێستاشە ئەم قوتابخانانە هەوڵیان داوە کە بۆ ئەم جیلە تازەیەی ئاشنا بکەن و زیندویان بکەنەوە